لأكتوبر الروسية تا أكتوبر كوتايي أمن دەستواژەیەک بوو کە من لە 7 ئۆکتۆبر دروستم کرد و بەکارم هاورد. من محاولەکەم لەم دیبێتە یا تەلاشێکەکەم کە بتوانم چتگەلێک بە زوان بێرم ئەگەر قابلە بە زوان هاتنوێت. بۆیە محاولەی خۆم ئەەکەم کە بە قیاسگەلێک بە هاوردنەوەی مثالگەلێک نۆعێک دەرک بۆ خۆم حاصڵ بکەم لەمەی کە من بۆ دەستەواژەیە ئۆکتۆبر کۆتاییم دروست کرد. و ئەو حەوادسەی کە ئێوە لە شەڕە فلستین و ئیسرائیلا دیتان، بۆ ئەمە ئێشێ ڕجوع بکەمە سەرە کۆمەڵێک مەسائل پێشووتر بێژم کە جەهانە ئێمە و ئەو شتەی کە پێی ئێژن جەهانە متەمەدن تەیە 3000 ساڵە گوزەشتە بڕێک هێز بەسەری و زاڵ بووگن، یا هێز حکمت و دانایی و گە و ڕەبتی بە کەشکەشان و کۆسمۆس و جەهان بووگە، یا جەهانە ڕەمز و ڕاز و ئشاراتە پێغەمبەرانە بووگە کە بەشارەتە داهاتوویان داگە. یەکێکیان قاچ دەرجەهان و یەکێکیان لە دەرەوەی جەهان وێسیاگە. وەلێ لە ئاخرەوە ئەمچێ کە پێژن دەستگاهە ئیلاهیات تەلاش ئەکات تا ڕووداوگەلە دینی لە قاڵبە فەهم ئەقلانی و بکاتە ناوە زەهنە ئینسانەکان. بۆیە ئەناجیلە مختلف موجودە و یوحەنا یا یەحیا ئنجیلەکەی ئنجیلە یونانیە، ئنجیلە فەلسەفیە کە ئەڵێ یەکەم جار کەلام بوو یا لۆگۆس بوو یا ئەقڵ بوو، یا ئەو جۆرەی کە هێگل لە پەدیدارشناسیە ڕۆحە هێگلا دەست پێکات و سعیەکە ڕابطەیەکی دیالکتیکی تیا بدۆزێتەوە. بۆ خاتر فەحمە ئۆکتۆبر کۆتایی تەنانەت فەحمە ئاخێز یا تا حدودێک تەلاشێک کردن بۆ دەرکی من سوغرا کۆبراگەلێک لە دەوروبەریا ئەچنم و محاولەکەم کە نگاهێکی پێ بخەم. پازۆلینی کارگەردانە بەناوبانگە ئیتالیایی گەرەکی بوو فیلمێک دروست کات لە زهورە سنت پۆڵ یا پۆڵە مقەدەس لە دەورانە معاسرە خۆیە، دەورانە دوای جەنگە جەهانیە دووەم. هەروە کە بۆلگاکۆف زهور شەیتانیدا لە ڕمانە مرشد و مەردای مارگاریتا لە قەرنە 20 لە مۆسکۆ، پازۆلینی گەرەکی بوو پۆڵە مقەدەس بێرێت و لە حەوادسە معاسرە پۆڵە مقەدەس تەسویرکە. سەبەب و هۆکەیشی ئەوە بوو کە بتوانیت تەجەسسومێک بدەی، ئیدەیەک بدەی لە مبارز، و قیاسێک کە پازۆلینی گەرەکێسی لە مبارزە کۆمۆنیست تەکە قدیسێکی مەسیحیا بیکات. من دووبارەیەژم قدیس ڕەسوول نەکشیش، تەلاشە کە بعدەن تەمامە کلیسا ئایکات بۆ خاتری ئەوەی کە پۆلە مقەدەس بکا بە کشیش، تەلاشێک کە لەم نامەیە ڕەسوڵانە و حەواریونە مەسیحا کە گویا شاهدە مەسیح بووگن ئەکرێت تا جلوەیەکی تر لە پۆل بدەن و کشیشێکی سەتحیە مەسیحیە.
ئەمە پازۆلینی گەرەکیسی ئەحزارە پۆل بکات بە دۆرانە معاسر، پۆلێک کە بە مەوعەزەکانی، بە تووڕەییەکانی، بە هێرشکردنەکانی، بە مهرەبانیکردنەکانی، بە لە باوەشگرتن و ماچکردنەکانی هاو بە شوێنێ ئبتاڵێ مدلێ کۆمەڵگایێ ڕۆمیێ پڕ لە فەساد و جنایەتە. و ئەو بێرێتێ دەورانە مەعاسر و پێشێت کە مەوقعیەتە جەهان هەمان مەوقعیەتە فەساد، هەمان مەوقعیەتە جنایەت، نابەرابەری و ئەستەسمار و ئستعمارێکە کە لە زەمانە ڕۆما بووگە بەم تەفاوتەی کە لە عەسرە مەعاسرە پەدیدەکە تۆزێک منعەتفتر و خەشنترە. ئەش بگەین بەوەی کە بۆ ئەمسالە پازۆلینی گەرەکیانە چهرەیە مبارز دەرخەن، هەرەو جۆرەی کە کلیسا محاولە ئەکا بەعدەن لە پولە مقدس یا سنت پۆل بەجێ ئەوەی کە قدیسێ بنوێنێت، کەشیشێ بنوێنێت، ئەو محاولە ئەکات کە ئینسانە مبارز کۆمونیزم لە چەمبەرەی حیزب دەربێرێت، لە سەیتەرەی حیزب دەربێرێت، و ئینسانە مبارزێک کە هاتکە پەدیدەیەکی تازە دروستکات لە چوارچێوەی قەوانین و قەواعدە حیزبیە تەبدیلی نەکەن بە عنسرێکی ئینتخاباتی. هەروە کە کلیسا گەرەکێسی پولە مقدس بکاتە کەشیش، بیکاتە قەشە، و لە قدیس بوودەگی کە بە باوەڕە پازۆلینی شکڵێکە لە مبارزە کۆمونیست دەری بێرێت. بۆ خاترە فەحمە ئەمە من مەجبورم کۆمەڵێک سوڕاک و برا بکەم. من لەژێرە ناوە مەفهومە کورد و چەمکە کورد لەدایک بووگم و ڕەوەندێکی ژیانە تاکە کەسیم لە وەقایعێکا کە لە دنیای ئەمڕۆ بردگە سەبەرەوە و چاوم پێکەوتگە. لەو بەشە لە سەرزەمینە منە لە کوردەوارە بندەستە کۆرپۆرێشنە ئێرانیە کەسێک بوو بە ناوە سەید جەواد تەباتەبایی. سەید جەواد تەباتەبایی کە پارەکە فەوتی کرد، پرۆژەیەکی بەدەست بوو کە ناوی نیابوو پرۆژەیە ئێران شەهری. من یاران ئەزانن کە احترامم هەست بۆ ئەو ئینسانە، ئەلا ڕقمە ئەوەی کە ئەو ئینسانە بە دوژمنە کوردیەت ئەزانم، بەڵام معتەقد بووم کە حەدە ئەقەل یەکێک لە کاردانترین متەخەسسینە ئێرانی بوو کە گەرەکی بوو تەلاشێک بکات. ئەو جە کاردانیەکەی ئەم ئاغا ئەگاتە داستانێک. ئەم ئاغا کۆمەڵێ باوەڕی بوو و تەلاشی ئەکرد کە فەحمێک و تەبیینە نەزەریەک لە ئێرانیەت بکە. ئیشان معتەقد بوو کە ئەمانەی وانە دەور و پشتی ئێمە بەناوە عێراق و تورکیە و سووریە و ئەفغانستان و پاکستان و ئەمانە وڵات نین، کشوەر نین، نیشن ستەیت نین، بەڵکو سیستم گەلێکی جەعلیە بەرساختن، و ئیشان معتەقد و کە ئێران وڵاتە و لە درێژایی مێژووشا وڵات بووگە. ئیشان معتەقد بوو کە فرە بەر لەوەی کە ئوروپاییەکان چمکە نەیشن بدۆزنەوە، ئێرانی نەیشن بووگە، واقعێکی تاریخی بووگە. و بە نگاهێکی هێگلی ئەیوت کە هەروە کە هێگل ئێژێ ئێرانی سێهەمین مۆمنتە دەرکەوتنە ڕۆحەوە دەرکەوتنە دەوڵەتە،
ومنزولها خامنشيانة وكسرة لوحدة دروس أكاد وإتر وكوشين صرفا وحدة انتزاعينية بلكو لقرا أم كسرة أقوام وقبائل ومذاهب لوحدة الدولتية إيرانيا خويا بينيتو أجي بتعارض وتناقضي شي جورا لتلاشيك كالعصر معاصرة بو دروس كردن الدولة إيراني أكريت أو هرشي جريك يبو لبشت قمزية انقلاب مشروطيته دانان دولة بهلوي هاتن بارادايم شيفت بنجاو حفت تحت ناوي انقلاب بنجاو حفت أمديو أو ديو بكات أرزواقع داستاني كي تري بيود أرزواقع اتفاقا نشاني أدا أنشك أو بيجي دولة إيراني كاري باك كردنوية شهر وند يا سيتيزنة لنزم الدولة ملتيا أنشك بديدي ملت سازي أكاد ودرهاتن اشتيك بناو حق بصورة قانوني لچوار چێوەی قەڵەمڕەوەیەکی دیاریکرا و بەناو دەوڵەتە ئەوەی دەوڵەتە ئێرانیە چە بە شێوەیە پەهلەوی و چ بە شێوەیە جمهوری ئیسلامی کە ئەحیانەن ئێشێ عەسرە بیداریە ئێرانیان وێ لە پشتە ئەو شتەی کە جەواد تەباتەبایی پێی ئێژێ تەمەدن 2500 ساڵەیە چەمکە ئێران نەک وەحدەتە لە کەسرەت نییە بەڵکو بە پێچەوانە أم وحدة فقط ناوي دولة مؤسساته أويشي كباكي أكاتو كسرته لذا دولة إيران لإعطاء حق تابعية إيراني بو ملتي كجريك دروسي كابناو إيران ناتوانا چون يا رواية آريائي برجن فارسي أدات يا رواية الشيعة والتشيع أثناء عشري أدات لم راستا مردميكي فرو فراوان لم قلم روا لچوار چيوي تابعية الدولة إيرانية ناقن جين جواد تباتباي لقراب مشكل أخوة ومسأليك مترحكا كأوجه تيجيشتوية أم إنسانة أنوينيت أم قريكي لم مخمس أخوي دركا أو لأول قبولي كرقي إيرانيك بوغا وقبولكاتيك وجودك أورجانيك وطبيعية مصنوعية لخوي وجودات كطبيعية وكو العراق وكو تركيا وكو باكستان وكو أفغانستان وإلا ما شاء الله بويا هلا قريتو وإيجيت روانين بإيران وبير كردنوية لإيران لنوع بير كردنوية ببرسنية چونتۆ ئەگەر بیرکردنەوە بە ئێران بوویتە چوارچێوە برس ئەو جارە خۆیتە ئەوەی کە بێکاریە بێمەعاشیە ئەوەی کە چوزانم ئێمە گەشەی ئابووریمان پێوە دەرناکەوێ پوڵمان نییە ئەمانە کێشەی جەواد تەباتەبایی نییە ئەمانە مەسائل علومە اجتماعین مەسائل اقتصادن ئەمە هیچ پرۆبلەماتیکایەک لە ئێران دەرناخات بۆیە هەروە کە لە ئەوەڵ و ئەڕوا بە شوێنە ئەوەی کە زەوالە ئەندێشە لە بەینچوونە بیرۆکەوەی کە من ناتوانین ئەقڵ دروستکەین ئیتر ئیدە دروستکەین ئیتر لە چه وەختێک و ئەم شرایەتە دروست نەبوونە ئەقڵە دروست ئەوێت خەریکە ئەژێ چۆنیەتیە بیرکردنەوە بە ئێران لە نەوع پرس نییە ئێران پرسی نییە مشکڵە ئێران و مەفهوم ئێران پرسێکی فەلسەفیە پرۆبلماتیکا چییە پرۆبلماتیکا ئەوەسە تۆ ئەگەی بە نوقتەیەک سەبارەت بە مەسئلەیەکەی تر ئەقڵ کار ناکە یعنی چۆن ڕەوشە ئەقڵی نەمەتۆدە ئەقلیت هەست بۆ گەیشتنە بە جواب بۆی جەواد تەباتەبایی ئەیوت کە بیرکردنەوە بە ئێران لە جنسە بیرکردنەوە بە مشکڵە و ئێران پرسیارە فەلسەفیە خب تا ئەگرا ئەگەر قبولکەینە جەواد تەباتەبایی کە ئێران پرسیارە فەلسەفیە بیری لێ بکەیتەوە
و چۆنیەتی بیرکردنەوە بەم ئێرانیشە هیچ مەتۆدە خاسێکی نییە کە تۆ بڕۆی بە شوێن ڕێگە حەلەکان یا بگەڕێیت یا فڕموڵێکی ڕاضی بێریت حەلیکەی حەل ناوێت. بۆی جەواد تەباتەبایی حملە ئەکا بە دانیشگاکانە ئێران و ئێژێ دانیشگاکانە ئێران دانیشگاه نیەن و دانیشگاه زانکۆ ئەگەر زانکۆوێت ئێشێت مەسئلەیە بیرکردنەوەی ئێران بێت. و ئەو ئشارە ئەکا کە زانکۆکانە ئێران دەستە بیستۆمی زانکۆکانی فەڕەنسا و ئەمریکان و ئەوانەی لە ئێرانە لە حەوزەیە قانون و لە حەوزەی علومە ئینسانی کارە ئەکەن و شوێن کەوتگانە بیرۆکەهای مۆد دەو ئوروپا لە دەسە هەزارونیان. دەرنەتیجە ئەوەی کە ئارامش دووستار پێژی ئیمتناع تەفەکر لە ئێرانە همچنان وا لەسەر جێگەی خۆی و ئاغای جەواد تەباتەبایی خۆشی ئیزهارەکا کە ئەو مەدخەلێ مقدمەیەک بە بیرکردنەوە بە چمکە ئێران گەرەکیە دروست بکات. جەواد تەباتەبایی سەر لە فەشیزم دەرتێرێت، چون جەواد تەباتەبایی ئێژێت ئیستە گرنگی ئەمەسەکە ئەو شتەی کە ئێمە ئەکا بە ئێمە دیگەریە ئێمە و ئەوی تر ئێمەس دوژمنە و ئێستا ئێران لە ژێرە تەهدیدە، تەهدید سڕانەوە لە بین چوون. هەروە کە عەرزم کردن ئەو ئەوێنێت کە ئەم دەوڵەتگە لە مۆدەرنە ئێرانە تەحتە ناوە ئینقلابە کەزاییە مەشروتە توانە ئەتاکردنێ حق تابعیەتی بە ئاحاد مردمانەم سەرزەمینە نەوگە نێسی و لە داهاتووشان نایوێت. ئەو بەمە پێی ئەوە لەزا تێت ئالەگرا زیرەکیە بە خەرجەدات و هەڵ ئەگەڕێتەوە ئێژێ ئێران لە ژێر تەهدید سڕینەوەدایە. چون ئێران وا لە ژێرە تەهدیدە سڕینەوە هەرچی شتە ئەنێنە کنارۆ، پلورالیزم ئەنێنە کنارۆ، وحدەتە لە کسرەت ئەنێنە کنارۆ، یەک وحدەتمانەوەس. و ئەو ئێژێت زەرورەتە زەمانەوە ئەنوێنێت، زەرورەتە زەمانەوە ئەنوێنێت کە بە مەردی یا نامەردی لە ئێران دەفاعەکەم. تکرار یەکەمەوە بە ئەخلاقمەندی یا غەیرە ئەخلاقی، بە مەردی یا نامەردی من لە ئێران دەفاعەکەم. ئەو جەواد تەباتەبایی ێژێتی لە مەقولەیە ئێران شەهریە. کار من ئەمە نییە، من گەرەکمە تەسویر گەلێک بە ئێوە بدەم تا ئێوە متەوەجه مەسئلەیەک بوون. ئەمەی کە جەواد تەباتەبایی ها بە شوێنە ئەوەی کە جواب پرسیارە ئێران بدات کە خۆی دروستیەکە بە دیتنم معەزەڵاتێک وا لە ناویە، بە دیتنم مەسائلێک وا لە ناویە و ڕەوشێک ئەگەرەکێ تەیکا بەناوە ڕەوشە حکمەتی و فەلسەفی. ئاغا تێیا موافق ناوێت بە هیچ شێوەیەک، نە سەرەکەوێ، نە ئەتوانێ بی و خونجنێت، نە ئەتوانێ بیواتە بەرەوە. ئەی بۆ پازۆلینی بە شوێنە دروستکردنە هەیکەلە مبارز ئەگەڕێ تەجەسومێک لە مبارز بکات. با بزانن لە فیلمە پازۆلینیا کە هیچ وەخت دروست نەبوو و سناریۆکەی هاتە دەرەوە، پۆلە قدیس ئەمرێت و ئەیکوژن و لە ئەمریکا ئیعدامی یەکەن و ئەم شکەستە بەر لەوەی کە بیرونی بێت دەرونیە لە پۆڵە. من بۆ دەستەواژەیە رووسیە و ئۆکتۆبر رووسیە ئەدەمە دەستەواژەیە ئۆکتۆبر کۆتایی بۆ بێڵم با من بڕێک ئارگیۆمنت جودا بکەمەوە لە گوزارشێک کە ئێمە ئەیزانین. بزانە فرە تەلاش ئەکرێت نظامە سۆڵتەیە ئەمڕۆ بێژێت
أويك أساس الشر حفت أكتوبر بو إلهيات إسلامي اديك معتقد بالرستاخيز الدواي مرق اللي بهشت بون بناو الشهيد وچون وعدي بهشتيان لبشت الشهادة هز كاريك أكن قير أقلاني تو فقط زماني كار غير أقلانيك أكي تو أزاني إسرائيل زلهيزة أزاني إسرائيل صو پنجا كلها كاستي هز أزاني إسرائيل أمريكا والا بشتيا أوروبا والا بشتيا أزاني تو إمكانات محدودة بچوكيكت هز أزاني إسرائيل حپلوش دكا ويران دكا أي تو بو أم عمليات أكي أمريكا بتو جواو داتو نظام سلطة بتو جواو داتو ورد و درس بتو جواو أدنو چون أمانة مشتي نفهم مجاهدة إسلامي إلهياتي مشتي مجاهدة نفهم إسلامي إلهياتي أما 2,200,000 نفر لقزة قشتي أن مجاهدة إسلامية إلهياتي بهش چوغ وشوين حوري چوغانيهن أما تو ناغينيت وندي لم دو مانغا كلم 2,200,000 نفر فلسطيني كأمرن أكو جنين أقرين برسيشان أويت سرمايان أويت يك دنگ بين درو وبيجن إيما لم شرع تين درو أجر تا إستا أمريكا وتم بو إيوا إيجاد سؤالي كرد أو جار إيوا أجانا جيجي روبروية روداوية كن كزوان ناتواني لباري أقصد كات استدلال أوروبا كانوا نظام السلطة وأمريكا باطلة وردو درسي كهمان أقلية أدنو باطلة وتو حاج واج خليشي أنواري تو داستانك لقدات شي اتفاقي كفتك هاو كات لقل أما لسر زمين إما اتفاقي كفتك أم اتفاقه لجنس قناعة كردن بتونية لجنس ترميم خاطرة بتاريخ نية بزانا فركسي تي أبرسي لتو كاك بيمان لتو لأمي جوي كردة إما تشتيكي برجستمان هس يا أم تاريخا سند مدرككي لكويتيري أم آغا يا أم خانمة نفهميسي نحاريسي من أزانم كسيك بشوين السند مدرك أقري للتاريخ بشوين حيج مسأليك ناقريت كلا أو قران كاريك دروسكات حج كسيك ببيروري حركتناك ما مثالي بما خزمتتان بيروري إنسانا كان بجويري بيغا وزئيات والشرايطي كوانتيا أقوريت بزانا توغر استبياكي چلو چوار صالي بير لجيان رابردوي خوات أكي بگوێری بەرداشتەکان ئیمڕۆژت ئەنواری تەژیانە ڕابردووت دەستکاریەکەی یا خراوتریەکەی یا خاستریەکەی تۆ هەروە کە گەرەکتە تاریخ وە بیربێری تۆ گەرەکتە دیاکۆ وە بیربێری تۆ دانێ کرمانی کوورشە وە بیرتێری تۆ گەرەکتە سەلاحەدین وە بیربێری تۆ داني السنبوري سلطان سليم هو بيرتيريتو بيرو كي تاريخي حيج حركتي دروس ناكات اويك قالك يسي جيجي سياسة بالتاريخ بغوريتو هر كسي تيلئيم السؤال اكادر مورد تاريخ وميجو نيو شوين اويك يشكوية وكرد بدا تأغيري لأو دروس بيه أما عنصريكي بتالي عاطلة كتوانة تأغيري لخويانية
ئەو تاغیرە چییە؟ ئەو تاغیرە ئەتوانێت چیوێت؟ بابیگیان من ئیعلامم کرد لە گوێرەی ئەم تەمەدونە دوو نەزم بەسەر ئەم جەهانە حاکمە، یان نەزمە حکمەتی فەلسەفیە، یان نەزمە شهودی غەیبیە کە بە نەبی و پێغەمبەر و ئەمانە ئەچێتە بەرەوە. پێغەمبەر پیشگوییەکە، پێغەمبەر معجزە ئەکا، پێغەمبەر یەکسری نیشانە تێرێ، ئەم پێغەمبەرە لە دەرەوەی سیاگە. لذا تۆ بۆ خاتریەوەی بەحسە ئیقناعی بکەیتە کە خەڵکە ئیشێ معجزە بکەی بۆ خەڵکی، ئیشێ بێژی جامە سفید و خەتخەتی، ئاسین کۆتا و سەرپەتی، دەورەی بێناو و نەنگە بێ، کوڕان وەک کچ قەشەنگە بێ، هەروا بووگە و هەروا ئەوێ. ئیشێ پیشبینی بکەی وەکو ئێڵبەیگی جاف، وەکو ئەڵماسخانە لە ڕسانی، وەکو نوسترادامۆس، وەکو پێشبینیەکانە شان نعمەت الله وەلی، وەکو پێشبینیەکانە یەک لە دوای یەکێک کە ئێوە هەن بە شوێنیە، یا خەبەر ئەدا لە ئایەندە یا لە گوزەشتە. ئەمە کارە کێس؟ ئەمە کاری یەهودیانە، نظامن نەبیسازی یەهودیە، پێغەمبەرسازی یەهودیە. جەهان یا یەهودیە یا یۆنانیە، یا حکمەتیە یا ئشراقی شهودی ڕەسوولی پێغەمبەریە، یەهودیە. بجوز ئەم دووە هیچ ڕێگەیەکی تری نییە. تۆ ئیشی یا تەرەف قانعەکەی، یا ئیقناعی بە ئیقناعی بگەینی، بە سەنەد، بە مەدرەک، بە شەواهد قانعیکەی. بۆی تو ئیلاهیات دینی دائنی کە لە ڕێگەی حکمت و لە ڕێگەی ئەستنتاجاتە ئەقلیوە تۆ بە مەقولەیەکی مەتەفیزیکی باوەڕ بێریت، قانعتکەن، قانع بوویت. ئەمە هەمان مەسیرە کە ئەحیانەن مارکس گەرەکێسی لە کاپیتاڵە و نەقدی اقتصادی سیاسیە تێیکات. مارکس بە دۆزینەوەی ئەرزشە، نەزەریەیە ئەرزش، گەرەکێ تۆیە تەبەقەیە کارگەر، ئەوڵم پێتێژی تەبەقەی کارگەر، بعد قانعت کا کە سەرمایەداری پوڵە تۆ ئەدزێت و تۆ لەمە ئیقدامە بە گۆڕینە گەورەیەک بکەی لە دنیا، تەغییرێک دروستکەی لە دنیا. خب ئەگەر ئێمە لەمە تێگەین، ئێمە ورد و دەرسمان شاهدین لەبارەی شەڕە فلستین و خەڵک خەریک و چیەوت. کاکە ئیسرائیل کەس جاری ناکە. تۆ لە عەبدوللەتیف سەلەفی و گرفتە تا هەرچی فاسدە ئەم تەبیست. ئیسرائیل خراپیان پێکا، خەڵک ماڵوێران ئەوێ، خەڵک ئەکوژێت. ئەمە قسەیەک بوو کە ئەکریا و گشتی بیست. تۆ وەختێک ئەکەویتە ناوت دەستگاهە حکمەتی، ئەکەویتە ناوت دەستگاهە نەبیسازی و پێغەمبەرسازی یەهودی یونانی، دوو اتفاقە بۆ کەفێ. ئیشێ کەسێک تەئید دەکا. تۆ ئەگەر بڕۆیتە ناو دەستگاه حکمەتیشی دانشگا تەئید دەکا، یا تۆ پڕۆفسۆروی یا مەدرەکێکی ئاکادمیکە بوویە کە پێت بێژن تۆ ختمە کەلامی، یا ئەمەی کە نە ئەدیانێکی تر قبوڵکەی وەلە وەکو محەممەد کە تێت داستانە ئیسا و موسا و هەرچی پێغەمبەرە قبوڵەکات و بعدێژێ من لەسەر کۆڵەکەی گشتیانەوەی سیاگەم لە ئاخراتکەم و بعد تۆ بشارەت بدەی، مەوعەزە بکەی، پیشبینی بکەی، نیشانەهاوە مەسائل غەیبی بێری و ئاشکاریکەی بۆ خەڵکی. بۆیە تۆ حتا لە دنیای ئەمڕۆ یا منتەزرە منجید کە ئیمام زەمان وێ بێت، یا منتەزرە مەسیح و ماشیعی کە بێت، یا ئەوەی کە لە قنە دانشگاوە چ ئتفاقی بکەفێ بکەوێتە خوارەوە تا تۆ ئتفاقێکە بۆ بکەفێ. وەلی ئێشێ لە خۆت سوالکەی بۆچی پازۆلینی گەرەکێسی بازسازی چهرەی ئینسانە مبارز بکات؟ پازۆلینیە دوای جەنگ جیهانی دووەم.
ئیتالیای لەژێرە سەیتەرەیە بیرۆکەی کۆمونیستی. بۆچی پازۆلینی لەو شرایطە فکرەکە کە ئێشەی پل مقدس لە فیلما زهور بدا لە عەسر معاصرە. با من جیاوازیەکانە پۆڵتان بۆ بێژم. سنت پۆل یەک اتفاقە. پۆل مقدس جزء حواریون 12 نەفەرەی مەسیح نییە. پۆل مقدس جزء سەرکوبگەران و فەریسیانە مەسیحیانە، ڕەوحانیە یەهودیە. 3 ساڵ دوای مەرگە مەسیح 3 ساڵ دوای مەرگە مەسیح لە ڕێگەی دەمشقا کە بۆ سەرکوب مەسیحیان ئەچێ، پۆڵ اتفاقێکی بۆ کردێ. خەوێک ئەوێنێ کە پۆڵ مەئموریەتی هەست کە پەیام مەسیح بە دنیا بوات. پۆڵ ناگەڕێتەوە بۆ لای مەسیحیەکان، ناڕواتە بۆ لای 12 نەفەرەی حەواری کە تەئیدی لیان بگرێت کە ئەمیش ڕەسوڵە، ناڕواتە لای هیچ مەسیحیە کە ئەو مەسیحیە ئەم بە مەسیحی بناسێ، بەڵکو ئەم خۆی ئەوێتۆ هەیکەلە تەبلیغە مەسیح. کەواتە مەشروعیەت لە کەس ناگرێت. کەواتە خۆی ئەوە سێتەوە بە ڕووداوێکی پیوری ناوی خالص کە بۆ خۆی اتفاق کردێ و خۆی ئێژێت بە فەزڵ خوا من ئەوەم کە هەم، من ئەوەم کە هەم. پس لەگرا هەم دەستگاهە حکمەتی یونانی باتڵ کردو و هەم دەستگاهە ئیلاهیاتی یەهودی باتڵ کردو لە زهور خۆیان. پس نەوێسیا لە هیچ کەسێ تەئیدیە بگرێت، بەڵکو هەڵسا و نەوعێکی تر لە ئاموزەی هاوردو. پۆڵ معتقد نەبوو ئێشی بڕواتە لای ئەوانەی کە مەسیحیان دیگە، تا ئەوان شەهادەت بەن مەسیح مەوجودە. پۆڵ نەیگەرەک و خۆی منتەسەب کا بەوانەی کە مەسیحیان دیگە، چون ئەو جارە تۆ دووبارە ڕۆیتەوە سەر بەحسە ئیقناعکردن با بگیانتان مەسیحێ بوو، من خۆم و چاو خوەندیم، من ڕەفیقە یوحەنام، من ڕەفیقە پیترم. ئەوان شەهادەتە دەن و چاو سەر خۆیان مەسیحیان دیگە. ئەو ئەسڵ ئەمەی بۆ مهم نییە. ئەو ئەسڵ نە لە دایکبوونە مەسیحی بۆ مهمە، نە لە سەلیبدان و مەرگە مەسیحی بۆ مهمە. یەک چت بۆ پۆڵ مهمە، لە مەرگەوە هەستانەوەی مەسیحی بۆ مهمە. تەمامە کلیسا واقعی مەرگە مەسیح ئەکاتە دەستاویزە ئیلاهیاتی خۆی، بە تەنها پۆڵ واقعی هەستانەوەی مەسیح لە مەرگە کاتە دەستاویزە تەبلیغ خۆی. ئەم دووە خێری فەرقیانە. ئەوەڵی ئەم نەزمەسە وا مەسیحیەتە کلیسا داینیاگە، مەرگ ئەندیشی ئەمما دووەمی اتفاق خات، ئەویش ئەمەسە: ئەگەر ئادەمە ئەبولبەشەر لە داستانە ئەدیانە ئیبراهیمی اختراع مەرگە بۆ بەشەر ئەکات، مەسیح بەشەر مەرگ شکستەدا و لە مەرگ هەڵەسێتەوە. مەرگ شکست ئەداوە لە مەرگ هەڵەسێتەوە. ئەم واقعە یۆنانی و مەسیحی و یەهودی فڕە ئەداتە کنار و مەقولەی سەوەم تێرێت. بزانە بۆ دەرکە ئەم قسانی منە بۆ خاترەوەی ئێوە بفەهمن تەکە پەدیدەهای مەلموسێکە ئێوە ئاشناکەم. شعار ئینقلابە فەڕەنسە چ بوو؟ بەرادەری، بەرابەری و ئازادی. بەرادەری، بەرادەری، بەرادەری. ئەم بەرادەریە لەکوێ تێت؟
ئەم بەرادەریە لەکوێتێ لە ئیلاهیاتە مەسیحی دێت. بۆ دەرکە بەرادەری من ئێوە ئەگەڕێنەوە بە مەقولەیە کە ئێمڕۆ تەکیا دەرگیرن. ئێوە ئێمڕۆ لە ئەقەلیەت سازیە ژنبازیە تەکە چه مەقولەیەکە دەرگیرن؟ پیا و سالاری. ئێوە ئیشەی لە خۆتان سوالکن کەی باوک سالاری بووە پیا و سالاری؟ کەی هاتن وتیان ئەم جەهانە باوک سالار نەوگە پیا و سالاروگە؟ کەس ئەمە نایژێت. فەرقە پیا و سالاری تەکە باوک سالاریا چییە؟ باز کەس ئەمە نایژێت. بزانە بۆ خاترەوەی بفەهمی چ نظامە کەیهانی حکمەتیە یۆنانی، چ نەزمە یەهودی شەریعەتی قانونیە یەهودی، نەزمە باوک سالارانەس کە تۆ بە عنوانە مەخلوق، کە تۆ بە عنوانە مەوزوعە ئافرینش مطیع فەرمانبوردار باوکی. ئەمە جەهانە باوک سالارانەس، چ جەهانە یۆنانی، چ جەهانە یەهودی، چ جەهانە ئەفلاتونی، چ جەهانە موسایی بە ئەلواحە موسا. فەرقە مەسیح چییە؟ فەرقە مەسیح کوڕبوونە. تۆ گفتمانە باوکی لا ئەوەی و گفتمانە مەخلوق باوک مەسنوع باوک لا ئەوەی دیسکۆرس کوڕ تێری ئالەگراسە بەرادەری مەعنا پەیاکات. ئینسانەکان ئیتر مەخلوق خوانیەن، بەندەی خوانیەن، کوڕ خوان، کوڕەکانە خوا بەرادەرن، بران. ئالەگراسە بەرادەری بەرابەری ئازادی تێت. گفتمانە مەسیحیەت گفتمانە باوکی لە بین ئەوات و گفتمانە کوڕی تێرێت و دیسکۆرس کوڕی تێرێت. خۆ ئائیستە ئێوە نوکتەکە ئەفەهمن باوک سالاری چی دروستەکە؟ دەوڵەتێ دروستەکە کە هەمان نەقشە باوکی هەست، هەمان نەقشە باوکی هەست. تۆ لە بەرامبەر باوکا چیت هەست؟ ئتاعەتە سرفت هەست، تەسلیم بوودەگیە سرفت هەست، وێشە متیعوی، وێشە دەستەمۆویت، وێشە ڕامویت. کە ئینقلابە لیبرالی لە فەڕەنسا ئەکرێ شعارەکەی چییە؟ وەختی تۆ احتیاجت بە تودەی مەردمە حرەکەتی بەی لە مەقتەعێکا کە گەرەکتە نەزمە فۆدالی لە بین بووی و نەزم سەرمایەداری حاکمکەی و بورژوازی حاکمکەی بەرادەری. ئەی وەختێ ئەم نەزمە حاکم ئەەکەی چه اتفاقی دەکەوێ؟ دەوڵەت و نظامە سوڵتە ئەنیشێتە جێگەی خوا دووبارە نەزمە باوک سالاری گەرەکە بە قەوڵە خۆیان. بۆیە نایژێت نەزمە باوک سالاری، ئێژێ نەزمە مەرد سالاری. تۆ کارەوە باوکۆ نەوێ بڕۆ نێر بچەسبە بیخەسێنە. سوال ئەمەسە نەزمە نێر سالاری لە کەیوە بووگە لەم دنیا؟ لە 8 دەورانێکە، لە 8 دەورانێکە. ئەم نەزمێشە نمود پەیاکات لەسەر قودرەت موجود نەوگە. نەزمە باوک سالاری تعبیرە لە ئینقیاد مطلق و سەرسەپردگی مطلق. دەیستەی شەر واسە تۆ لە بەرامبەرە قانونا سەرسەپردەی مطلقی بە ژن و بە پیاکتۆ، بە ڕەش و بە چەرمەکتۆ. بە قوربانی و ناقوربانی بوون تۆ. لذا شعار پیاک سالاری شعارە بۆش، بەتاڵ، دەستکرد، حرامزادانەی بێمەعنایە کە هیچ خاتری تاریخیکی نێرفشتە. ئەمەشی کە بە ئێوە وتم شەڕە تەفسیرکردنە جەهانەها، ئەمە لەگرا یەک واقعە اتفاق کرد. بۆ پۆڵ مهم نییە کە مەسیح بووگە یانەوگە، ئەسەنیش مهم نییە بڕۆ سابتی کا کە هەسیانە. یەک چیت مهمە،
تۆ ئیمان پەیاکەی بەوەی کە بەشەر لە مەرگ هەڵساگەسەوە، وەفادارویت بەو ڕووداوەی کە هەستانەوەیە ئینسانە لە مەرگ. مەسیح ئینسان بوو، کوڕ بوو، مرد وەکو ئینسانێک، بەڵام کە هەستاوە سابەتی کرد بەشەر هەڵسێتەوە لە مەرگ. وەفادارمانە بەمە هەرچی شتە لە بینەوات، جنسیت لە بینەوات، نابەرابەری لە بینەوات، لەذا تەمامە ئینسانەکان بە یەک میزان بۆ ئەم ڕستگاریە مەورد مخاتەب واقعون. ڕەش، چەرمێک، پولدار، بێپول، ژن، پیاک، و لەگەڵا ئەو ئەمرە کولی و ئەمرە یەگانە دەرتێرێت، ئەمرە کولیە کە مخاتەبی هەمەگانیە و گشت کەسێکە. بەڵام تۆ لە نەزمە حکمەتیە یا علومێک هەست بە مکاشفە لەم جەهانە و بە مشاهدە و بە ئاکادمیا چوون و بە تەفەلسوفکردن فقط تۆ پێگەی. لەذا تۆ ئیدێک بەر ئیدێ حاکم ئەویت. ئەی نەزمە نەبوەتی چۆنە؟ یە سری علومە خەفیە موجودە لە خارجەم کائناتە، تۆ ئەچیتە ناو ئەشکەوتی دائەنیشی، دائەڕزێ، هەڵەخەیتۆ، دائەخەیتۆ تاخوا تۆ ئەکاتە پێغەمبەر. ئەوەی لە جەهانە ئیمڕۆوە حاکمە، ئەوەی کە دەرکە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ ناکات. بزان ئاغاگیان، ئێمە لە داناییە نەهاتکین، لە نادانیە هاتکین. داناییە ئێوە مەوجب مەرگ زندگی بووگە. ئەوەی بەسەر جەهانە ئیمڕۆ زاهرەن حاکمە داناییەی تر. ئێوە وانە ئەوجە دانایی تانایتر، تەفەلسوفتانە، تەکنۆلۆژیتانە، عیلمتانە، وانیە ئێوانە ئەوجە داناییتانە. ئەم ژیانە کە ئیمڕۆ ئەیکەی لە کەسافەت و جنایەتە، ئەوجە داناییەکە کە تۆ ئیمانە پێیاوردگە. ئەوەی ئەتوانێ ئەم داناییە لە بین بووە نادانیە. ئەوەی وا گشتتان لێی دوورەکەنەوە. ئێوە لە داناییە مردگن، بۆی دانیشی دوو تا چوار تاکەی و حساو کتاوەکەیت و بۆ دەرناچێت هەرچی حساو کتاوەکەی. بۆیە لە عەقڵتون ناگونجێت 7 ئۆکتۆبر بۆ ئیتفاق کەوت. لەذا دائەنیشی بۆ خۆت دەلیلە تاشی. ئەوە دانەی فلستینی معتەقدە بەوەی کە دانەی فلستینی معتەقدە بەوەی کە ئەڕواتە ئەو دنیا حۆری پێدەن. وەلی من معتەقد بە حۆری نییەم، لەذا منم کارە ناکەم. نەکورە تۆ دەمێکە مردگی، تۆ مردگی، تۆ لە ترسە مەرگ مردگی، تۆ لە ترسە مەرگ و مجازاتە مەرگ مردگی. هیچ بود و نمودێکی ئینسانیت نییە. ئەوەی ڕووداوە 7 ئۆکتۆبرە، ئەوەی ڕووداوە ئاخێزە. ئەوەی کە پیورەتی و ناببوونە بەم ڕووداوە ئەدات. تۆغیانە، تۆغیانێکە کە تۆ ناتوانانی تەفسیریکەی، بەرخلافت تەمامە سوغرا و کوبرا و حەسا و کتیوەکان تۆ لاو دەردێت. شکستە مەرگە، متوەجهەویت؟ شکستە مەرگە. ئینسان مەرگ شکستە دات، نە ئەوەی کە ئەڕواتە باوەشە مەرگ. تۆ وایتە باوەشە مەرگە، تۆ لە ناوە دڵم مەرگا زندگیەکەی، تۆ لە ناوە مەرگا تواگی تۆ. ئەو مەرگ شکستە دات. ئەوەی کە نظامە سوڵتە لە 7 ئۆکتۆبر ترسیاوە، ئێمە پێیمان وت ئۆکتۆبر کۆتایی. ئەوەسە کە نادانی بەسەر دانایی ئازاڵ بووگە. نەبوون هات کە بوون لە بین بووات. بوونە ئەم جەهانە، ئەم بوونە سەوا تۆ ئەیمێنیت. تۆ وایتە ژێرە نەزمە ئەرباب قانون و بەردە. ئەرباب قانون و بەردە. ئەرباب قانون و کۆیلە. ئەوەی ئەتوان
ئەوەی ئەتوانێت ئەمە بشکێنێت، ئەوەی کە ئەتوانێت ئەمە بشکێنێت نە مەورد مەشروعیەتە قانونە، نە مەورد باسشناسی و دەرکە قەواعدیە، نە لە چوارچێوەیە داناییە ئێوە ئەگونجێت، ناگونجێت. لذا نە ئەوێسێ لە تۆ مەشروعیەت بگرێت، نە لە تۆ تەئیدیە بگرێت، نە بە ئیزهارە نەزەر و تەئیدە ئێوە بگات، نە بووی مهمە تۆ چۆن فکرەکەیتەوە. ئەو خۆی ئەنوێنێت، ڕووداوێک دروست ئەکات. بۆیە وەفادارمانە بە ئەم ڕووداوە، ئەوجە ئینقلابیگەری و ئەوجە وە دەرکەوتنە حەقیقەتە. با من تکراری بکەمەوە دووبارە. ئەگەر ئێوە فکرەکەن مجمع سازمانە ملل متحد، اتحادیە ئوروپا، رووسیا یا چین گەرەکیسی تۆ تەئید کات، تۆ هیچ عملێکی بەدیع ئەنجام نەداکە، تۆ هیچ کردەیەکی کوردانەت ئەنجام نەداکە، تۆ ماتەڵی لە ژێرە قەواعدە ئەمانە مەورد تەئیدە ئەمانەویتە و ئەمانە مهرە تەئید بە تۆ بنێن. دەرنەتیجە تۆ هیچ ڕووداوێک نیت لە یەکدانەبوونا نیت. ئەوەی گۆڕان ئەسڵی دروست ئەکات تایبەتمەندبوون و یەکدانەبوونە. هیچ فلستینیە لە من تۆ ئیجازەی نەگرت 7 ئۆکتۆبر دروستکە. ماتەڵە تەئیدە ئەوە نەبوو کە تۆ بە تەرۆریست یەزانیت یا بە مبارز یەزانیت. ئەو اتفاقێکی خست گشتتان وتان چەک و چۆڵ مەوجودە، ئەتەقێنێ ئەکوژێ ئەو وڕێ با گشتمان لە مەرگا ئیدامە بدەین. ئەوتی من لە مەرگە تێمە دەرەوە، من لە مەرگە هەڵسمەوە و هەڵساوە. لەم سەرزەمینە کوردەوارە ئێمە نەکەوتینە بازیێ، ئێمە مێژوومان هەست، ئێمە پادشامان هەست، ئێمە پوڵمان هەست، ئێمە 10,000 ساڵ تاریخمان هەست. ئێمە وتمان خودە ئێمە کە ئیتفاقێکین ئەکەوین لە نادانیمانە، لە زەعفەکانمانە، نە لە قارەمانێتیمانەوە. من وتم ئەس بە هەجاڵ هەڵیمانی گرتگە، مەجبورین، چون ئەزانین هاڕیاگین، چون ئەزانین بێدەسەڵاتین، چون ئەزانین تەعەدامان پێکریاگە، چون ئەزانین ناتوانین جواوە تەعەداکان بینەوە، چون ئەزانین ئەم مەرگە فرە زەجراوەرە، ئەمە ئەشکەنجەی مەرگە. ئێمە ئەمانمانە بە عنوانە فەزائیلە خۆمان بەحس نەکرد. ئێمە لە ڕەزیلەتەکانەوە هاتینە دەرەوە. ئێمە فرە مەرد نەوین، فرە شمشێرکێش نەوین، فرە فازڵ نەوین، فرە دەرس خوێندە نەوین، فرە دانشگا نەچوو بووین. ئێمە فرە هاڕیاگوین. لەزا شۆڕشە کوردەوە شۆڕشە جەهەنەم بوو، شۆڕش بەهەشتیان نەبوو. فوزەلاء بەهەشتیە تێگەیی عولەماء گەورە و دارای ئەخلاق گەورە، معتەکف دێر نشین، دزی نەکردگ و قەتڵ نەکردگ، گوناح مرتەکب نەبووگ، اتفاقا ئێمە جەهەنەمیانین. ئەو ئەمرە اتفاق کەفت ناکەوێتە ناو حەساو کتاوی ئێوە و چورتکەی ئێوە. چۆن ئێمە زوورەمان کرد، چۆن نادانیە ئێمە داناییە ئێوە خەریکە نابوو دەکا،
چۆن نەبووگیە ئێمە بووگە ئێوە خەریکە نابوودەکە بزان بە ئێمەژن کوردە قەومیەتنی کوێ بێ دەوڵەتە هیچنەوەگە لە تو لە تاریخا لەزا ئێمە هاتگین ئەنچێ کە تۆ هەسە لە بینی بووین دەوڵەتتە شکۆتە پوڵەتە لە بینی بووین نەبوون هات کە بوون لە بین بوات نەبوونە دەسەڵاتە ئێمە هات کە دەسەڵاتە ئێوە لە بین بوات ئەمە بە هەر زوانێکە ئەتوانی تەفسیریکەی بچوو تەفسیریکەمە لەگرای یەک اتفاق کەوتگە ئەوەی بەم ڕووداوە اعتقاد ڕاسخی هەست ئەم جیهانە ئەگۆڕێت ئەوەی کە تۆ ئەتوانیت مەرگ شکست بەی و لە مەرگا هەڵسیتەوە مشکلە ئێوەمانان ئەوەسە سرفە حەیاتە حەیوانیتان کردگە سو زندگی وەلێ ئەو مەجموعە کە تۆ ئەواتۆ ڕێوە و بە تۆ پەرسۆناڵەتی ئەدات حەیوانیەتە نییە ڕۆخەڵات و سی و جەرگت و گەڵ و گونت و مەمکت و ئەوانە نییە ئەوەت مردەگە ئەوەت مردەگە لەزا 7 ئۆکتۆبر هەستانەوە لە مەرگ بوو جا تۆ بۆ ئەزانی پازۆلینی بۆچی بە شوێنە هەیکەڵە مبارزە ئەگەڕێت تا تەجەسومی بدات لە قاڵبە هاتنەوەیە قدیسێ بناوە سانت پۆڵ ئەم وادەیە کە ئەمرە حەقیقی لێ تێتە دەرەوە و حەقیقەت لێ تێتە دەرەوە و نظام سەرمایەداریە کە گەرەکی سیبێژی حەقیقەتە کولی منم و فقط سەرمایە ئازادە و ئێوە لە ژێر ناوت تەکەسر جۆرا و جۆرا جەمعیەتگەرایی بکەن بە نژاد و بە زوان و بە گرایش جنسی و تا حقیقەتە من لەبین نەچێ و کل من لەبین نەچێ لەزا هەر کەسی سەلیقەیەکی سو دنیا نسبیە و من وا حەزی پێکەم و ئەو وا حەزی پێکە و ئەمە لە ناوت دڵیا هیچ حقیقەتێ نایەتە دەرەوە هیچ ئەمرە کولیەک نایەتە دەرەوە هیچ ئازادیە نایەتە دەرەوە سەرمایەداری بە تۆ ئێژێت و نەزم لیبرالی بە تۆ ئێژێ ئازادی معنایی نییە فقط سەرمایە ئازادە بێ بچۆرە ناو بازار لە بازاڕەکانە ئەقلیما خەریت کە پارەت بووە خەریت کە تا تۆ بە ئازادی بکەیت ئەمما ڕوودا و یعنی ڕووبەڕووبوونەوە ئێمە بە نادانیمان ڕووبەڕووی داناییە ئێوە بووینەوە لەم ڕووبەڕووبوونەوەی ئێمە لەگەڵ ئێوە ئازادی بۆ ئێمە معنای پیا کرد و تەجروبە کردیا و دەموچاوە ئێوە دەرکەوت ڕووبەڕووبوونەوەیەک لە 7 ئۆکتۆبر سوورەتی کرد تەوەهومە تۆی شکاند تەوەهومە سوڵتە ناپەزیریە تۆی شکاند تەوەهومە شکاست ناپەزیریە تۆی شکاند تەوەهومە ئەوەی کە بەشەریەتت بە قەید خۆت دەرهاوردگە محاسرەت کرد گەمارۆت داگە و لە مەرگا بە ئەبەدیەت گەیاندگە و لە ترسە مەرگا و لە ساییە مەرگا بە ئەبەدیەت گەیاندگە 7 ئۆکتۆبر باتڵی کرد ئەم مواجهە باتڵی کرد ئەگەر تکرار یەکەمەوە ئەگەر پازۆلینی گەرەکی بوو پۆڵە مقەدەس لە مەوعزەکانیا لە تووڕەبوونەکانیا لە جمێنەکانیا لە میهرەبانی کردنەکانیا لە ماچکردنەکانیا لە باوەشگرتنەکانیا نیشان بدا کە ئەوها بە شوێنە ئبتاڵکردنن مدلە جامعەی ڕۆمیە غەرق لە فەساد و جەنایەت تا بە زهوردانی لە عەسرە پازۆلینیە لە مقابڵ هەمان جەنایەت هەمان نابەرابەری هەمان فەساد بوێسێت
تمام أكت إيمة قل چل نوع حفت أكتوبر چل نوع آخيز أكت إنسان انقلابي وفادار بكردية تقيان سلطة قبول مكريه تا ابطال بكا مدل جامعي دانائي ايوه ترسياغا كان الجهان لمرق إدامة دركان الجهان تسليم الدانائي مطلق بون نادانية ايمه جهان ايوه نابودكا نبوغية ايمه بوغية ايوه نابودكا دايو